بۆ قسەکردنی زیاتر لە سەر هەڕەشەکانی ڤڵادیمیر پوتین بەڕێز ڤادیم مەکارێنگ چاودێری سیاسی لە مۆسکۆ لەگەڵماندا. بەڕێز ڤادیم مەکارێنگم کاتتان باش. ئەوەی ڤڵادیمیر پوتین دەیڵێ تەنها هەڕەشەیەکە بۆ ترساندنی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا یان ئامادەیە دەست بۆ چەکە مەترسیدارە بەرێ؟ دوو پرسیار هەیە. یەکەمیان بەردەوامی شەڕی ئۆکرانیا و دووەمیشیان ئەگەر وڵاتانی ئەندامی ناتۆ هاوکاری ناتۆ بکەن و هاوکاری بکەن و چەکی بۆ بنێرن و هاوکاریەکە سەربازەکانی بکەن، ئەو کاتە بەدڵنیاییەوە ئەو کاتە دەبێتە شەڕی ڕاستەو خۆی ناتۆ و رووسیا و شەڕی رووسیا و وڵاتانی ڕۆژئاواوە. ئەوانیش هەڕەشە لە سەرۆک پوتین دەکەن بەوەی کە چەکی ئەتۆم بەکاردێن. سەرۆک پوتینش وتویەتی ئێمەش ئەتۆممان هەیە، واتە هەڕەشەکە لە سەرۆک پوتینەوە نەبووە بەڵکو وەڵامی وڵاتانی ڕۆژئاوا بووە. بەڵام هاوکاری وڵاتانی یەکێتی ئەوروپا بۆ ئۆکرانیا لەو ترسەیە کە ئەگەر رووسیا بتوانێت تەواوی ئۆکرانیا کۆنتڕۆڵ بکات دەترسن دواتر پەر بۆ وڵاتانی دیکەی یەکێتی ئەوروپاش بهاوێ. ئێمە دەبێ شەڕی خۆمان هەتا کۆتایی بکەین، چونکە ئێمە داوامان کردبوو کە بە ئاشتی ئەم کێشەیە چارەسەر بکەین، بەڵام کاتێک کە ئەمریکا هاتە ناو یاریەکەوە و هانی ئۆکرانیایدا و ڕێگەی نەدا بە ئاشتی کێشەکە چارەسەر بێ و ڕێکەوتن کرا لە ئەستەمبول، بەڵام دواتر ئۆکرانیا ئامادە نەبوو واژۆی بکە بەهۆی ئەوەی کە بەریتانیا و ئەمریکا فشاریان لێ کرد. بۆیە ئێمە ئێستا لە دۆخێک داین کە دەبێ شەڕی خۆمان بکەین وەکو رووسیا و شەڕی ڕۆژئاوا بکەین و شەڕی ئۆکرانیا بکەین کە نایانەوێ بە شێوەیەکی ئاشتی ئەم ململانەیە چارەسەر بکرێت. بەڵێ شەڕی رووسیا لە ئۆکرانیاکەی کۆتایی دێت بە کۆنتڕۆڵکردنی تەواوی خاکی ئۆکرانیا یان بەشێک لە خاکی ئۆکرانیا؟ ئێمە ئۆکرانیا داگیر ناکەین، ئێمە تەنها دۆخێک دروست دەکەین بۆ خەڵکی ئۆکرانیا بۆی کە بڕیار بدەن ئایا ئەیانەوێ لە ئۆکرانیا بمێننەوە یاخود دەیانەوێت سربەخۆ بن ببنە وڵاتی سربەخۆ یاخود ببنە بەشێک لە خاکی رووسیا. لەم حاڵەتەدا ئەمە بە تەواوی بڕیار و بژاردەی خۆیانە بۆی کە ئەم لایەن ئەو لە هەڵبژێرن. بۆیە ئەمە نامانەوێ فشاریان بخەینە سەر بۆی کە بەشێک بن لە رووسیا، بەڵکو ئێمە ئەمانەوێ بیان پارێزین لە کوشت و بڕ لە پێشێلکاریە کە بەرامبەریان دەکەی لەلایەن دەسەڵاتدارانی ئۆکرانیاوە کە لە سەردین ساڵی ڕابردوو بینی ومانە بۆی کە دۆخێکی باشتر بێتە ئاراوە. بەڵێ تۆ لە قسەکان داوتت بەردەوام دەبین لە شەڕکردن لەگەڵ ڕۆژئاوا. پێتان وایە گەر شەڕەکە فراوانتر بێت رووسیا شەڕی ڕۆژئاوای پێ بکرێت؟ ئێمە نامانەوێ بەڕاستی شەڕەکە فراوانتر بێ. ئێمە دەمانەوێ رووسیا بپارێزین لە هەڕەشەی دەرەکی. ئەم هەڕەشەیە لە ئۆکرانیاوە دێ و لە وڵاتانی ئەندامی ناتۆوە دێ بۆ ئێمە. بۆیە ئەوان دەیانەوێ رووسیا شکست پێ بهێنن. ناکرێ وڵاتێکی خاوەن چەکی ئەتۆمیۆکی رووسیا بیر لەوە بکەیەوە شکستی پێ بهێنن. من نازانم ئەوان چۆن ئەیانەوێ شکست بە رووسیا بهێنن. بۆیە ئێمە دەزانین کە چەکی ئەتۆم بۆ
پارێزگاریە لە وڵاتەکەی خۆت ئەم چ ئەمریکا بێ چ رووسیا بۆیە ناکرێ بە هیچ شێوەیەک بیر لەوە بکرێتەوە کە رووسیا شکست پێ بێنرێ تاکە چارەسەرەوەیە کە بێنە سەرمێزی گفتوگۆ و ئەوەی کە لەلایەن هەردوو لاوە لەسەری ڕێک دەکەون لەسەر مێزی گفتوگۆ چارەسەری بکەن و واژووی بکەن چونکە ئێمە دەمانەوێ گارنتی ئەمنی بدرێتە وڵاتەکەمان واتە گارنتی ئەمنی بدێتە داهاتووی رووسیا و ئیتر ئەمریکایە ناتۆیە ئۆکرانیایە ئەوان نەهاتوون تا ئێستا ئامادە نەبوون وەک پێم وتی لە ڕێگەی ئاشتیەوە بێن ئەم گارنتیە بدەن ئێمە کەواتە ئێمە بژاردەی بەردەمان چی بوو بەکارهێنانی سوپای خۆمان چەکی خۆمان بۆی کە بێن ئەم گارنتیە بۆ وڵاتەکەی خۆمان دروست بکەین دڵنیایی ئەمنی بۆ وڵاتەکەمان دروست بکەین وەوەی کە بزانین پارێزراو دەبین دڵنیابینەوە رووسیا بۆ ناتۆ بە هەڕەشە دەزانێت بۆ سەرخۆی چونکە ناتۆ هاتووتە سەر سنوورەکانی ئێمە ئەوان لە ئەڵمانیا بوون بەڵام ێستا هاتوونە سەر سنوورەکانی ئێمە لە ئیڤانگۆڕە ناڕڤا تەنها 150-130 کیلومتر دوورە لە سانت پێترسبرگەوە و دەیانەوێت ئۆکرانیا بخەنە ناو هاوپەیمانی باکووری ئەتلەسیەوە ببێتە ئەندامی ناتۆ وەکەوەی کە لە کەرکووک یەکێک بێتە کەرکووک و هەڕەشە بکات لە هاولێر بۆیە ئێوەش حەقی خۆتانە لەو حاڵتا بەرگری لە خۆتان بکەن ئێمەش حەقی خۆمانە ئێستا کە ناتۆ هاتووەتە سەر سنوورەکانمان بەرگری لە خۆمان بکەین بۆیە دەبێت دۆخێ ئەم دەم دۆخە ڕاست بکرێتەوە وەڵێ بەڕێز ڤادیم ماکارێنگ چاودێری سیاسی لە مۆسکۆ لەگەڵماندا بوویت سوپاس بۆ شرۆفەکانتان و بۆ بەشداریتان